هەرێمی کوردستان لەم ساڵدا ڕوبەڕووی وشکە ساڵیەکی بێپێشی نابۆتەوە کە زیانی گەورەی بەرکردی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو گەیاندووە. هەرچەندە لە سەرەتای ساڵەوە نیشانەکانی ئەم وشکە ساڵیە دەرکەوتن، بەڵام حکوومەتی هەرێم پلانی پێشوەختەی لە کاتی خۆیدا بۆ ڕوبەڕووبوونەوەی دانەناوە و بودجەی پێویستیشی بۆ دابین ناکات. لیژنەی بەدواداچوونی وشکە ساڵی دروست بووە کە لە هەر لیژنەی لەو لیژنانە ئێستا زیاتر لە نیوەی وەرزی هاوین تێپەڕیوە. ڕاوێژکارێکی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەڵێت تەنها قۆناغی یەکەم بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی چۆتە بواری جێبەجێکردنەوە، ئەویش بە خرجکردنی تەنها 2 ملیار دینار بۆی. لیژنەیەکی باڵای وشکە ساڵی دروست بووە کە بودجەیەکی تایبەت دیاری بکرێت بۆ چارەسەری گیرروگرفتی کەم ئاوی واروەها ڕێخستنی ئەو شوێنانەی کە وشکە ساڵی بەزەقیتیا دیاری بۆ تاوەکو بتوانین کاری لەسەر بکەین. دیارە سەرەتا 2 ملیار دینار دیاری کراوەکو بودجە بۆ وشکە ساڵی و لە هەمان کاتیشە لە ڕێگەی ئەو لیژنە باڵایەوە دەسەڵات درراوە بە پارێزگاکان و لیژنەی پارێزگاکان کە کاری ئەساسی بکەن لەسەر ڕوبەڕووبوونەوە هەڵسەنگاندن و مەسح و دراسات و داتای ئەو ناوچانی کە ڕوبەڕووی وشکە ساڵی بوونەتەوە و هەنگاوی سەرەکی ئەوە بۆ کە لەم ساڵە کار بکرێ بۆ کەمکردنەوەی کاریگەری وشکە ساڵی لەسەر بەرهەمی کشتوکاڵی و ئەو بەرهەمانەی کە دێتە بەرهەم بە تایبەتی بەرهەمی دانەوێڵا و بەرهەمی سەوزە و میوە. هەرچەندە لیژنەی کشتوکاڵی پەرلەمانی کوردستان و وەزارەتی کشتوکاڵ پرۆژە و راپۆرتیان سەبارەت بە زیانەکانی وشکە ساڵی و قەرەبووکردنەوەی جوتیاران و زیان لێکەوتوانی دیکە پێشکەش کردووە، بەڵام حکوومەتی هەرێم هیچ بڕەپارەیەک بۆ ئەو مەبەستە خرج ناکات. یەکێتی جوتیارانیش نایشارێتەوە کە ئەو بۆردە باڵایی بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی لە ئەنجومەنی وەزیران پێکێنراوە نەیتوانیوە قەرەبووی ئەو زیانە زۆرە بکاتەوە کە بەرجوتیاران کەوتووە. هۆشداریش دەدات لەوەی ساڵی داهاتوو بەرهەمی ناوخۆیی ڕوو لە دابەزین دەکات. بەداخەوە حکوومەتی کوردستانی ئامادە باشینەوە مەسەلەی تەحویزی بۆ جوتیاران نەکردووە لە ڕابردووش و لە ئێستاوە. ئێمە زۆر جار وەکو جوتیاران پێشنیارمان کردووە بۆ وەزارەتی کشتوکاڵ. بەداخەوە حکوومەتی چەندگاوێکی لە بابەتەی نەنابێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ کەنەی کردووە هەوڵ بداتن بەڕاستی هاوکاری جوتیار بکاتن، ئەوانەی کە تایبەتە بە کەرتی کشتوکاڵی ساختکردنەوەی بەربوونی کەرتی کشتوکاڵی. بەهۆی وشکە ساڵیەوە نزیکەی نیوەی بەرهەمی جوتیارانی هەرێم لەم ساڵدا لە ناوچووە و لە زۆر ناوچەش ئەو بەرهەمانەی پێویستیان بە ئاو هەیە نەچێنراون. ئەمە جگە لە وشکردنی زۆرینەی سەرچاوە ئاویەکان و دابەزینی بەرچاوی ئاستی ئاوی ژێرزەوی کە زۆر ناوچە بێ ئاو بوون، بەڵام حکوومەت ئەم قەیرانەشی هاوشێوەی قەیرانەکانی دیکە بەبێ پلان بەڕێ دەکات و باجەکەی تەنها هاوڵاتیان دەیدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.